ڕۆژی نوێی چواری 1970 جەلادەکانی ڕژێمی بەعسی فاشیست هەڵیان کوتایە سەر دادگای هەولێر و دوو پارێزەریان لە کاتی دەوامی ڕەسمیدا ڕفاند و بێسەر و شوێن کران کە لە هەمان کاتدا سەرکردە و دامەزرێنەری بزوتنەوەی سۆسیالیستی کوردستان بوون. ئەوانی شەریەک لە عەلی هەژار و کاردۆ گەڵاڵی بوون کە بزوتنەوەکەیان پێکاتەیەکی سەرەکی بوو لە دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستاندا. شەهید عەلی عەبدوڵڵا عەلی ناسراو بە عەلی هەژار لە ساڵی 1943 لە گوندی عەوێنەی سەر بە شاری هەولێر لە بنەماڵێکی زەحمەتکێش و جوتیار هاتۆتە دنیاوە. ساڵی 1962 پەیمانگای مامۆستایانی هەولێری تەواو کردووە و ساڵی 1976 کۆلێژی یاسای لە زانکۆی مستەنسریەی بەغدا تەواو کردووە. دواتر لە دادگای هەولێر کاری پارێزەرایەتی کردووە. شەهید عەلی هەژار هاوکات لە ژیانی مەدەنیدا ئەندامی یەکێتی نووسەران و ڕۆشنبیرانی کورد و ئەندامی سەندیکای پارێزەران و ئەندامی یەکێتی مامۆسایان و ئەندامی کۆمەڵەی هونەرە جوانەکانی کورد و ئەندامی یەکێتی ڕۆژنامەنووسان بووە. لە ژیانی سیاسیشدا لە سەرەتای گەنجیدا پەیوەندی هەبووە بە حیزبی شیوعیەوە. دواتر پەیوەندی بە یەکێتی قوتابیان کردووە و چەندین پلەی تریشی وەرگرتووە وەک بەرپرسی یەکێتی جوتیارانی کورد. لە ناو پارتی دیموکراتی کوردستانیشدا چەند پلەیەکی باڵای وەرگرتووە. یەکێکیش بووە لە ئەندامانی دەستەی دامەزرێنەرانی بزوتنەوەی سۆسیالیست. شەهید عەلی هەژار دوای نسکۆی شۆڕەش لە ساڵی 1974 یەکێک بووە لەو کەسانەی کە باوەڕی تەواوی بە بەردەوامی شۆڕش و خەباتی سیاسی کورد بووە. ساڵی 1975 کاتێک کە گۆڕەپانی سیاسی کورد چۆڵ بوو، ژمارەیەک لە کادیر و شۆڕشگێر ئەو کات کەوتنە جموجۆڵ و بڕیاریاندا درێژە بە شۆڕش و ئەرکی بەرەنگاری بگرناستۆ و درێژە بە خەبات بدەن. شەهید عەلی هەژار چالاک و کارە لە خەباتی ڕێخستنی بزوتنەوە کاری دەکرد. توانی کۆمەڵێک خوێنکار و لاو لە هێڵی ڕێخستنەکان کۆبکاتەوە و ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە هۆشیارکردنەوەیان. دوجار لە ڕۆژی نوێی چواری 1970 جەلادەکانی ڕژێمی بەعسی فاشیست هەڵیان کوتایە سەر دادگای هەولێر و لەگەڵ کاردۆ گەڵاڵی هاوپیشە و هەڤاڵی کاری ڕێخستنیدا و ڕفێنران و بێسەر و شوێنکران. شەهید کاردۆ عەبدولقەهار مستەفا ناسراو بە کاردۆ گەڵاڵی ساڵی 1951 لە گوندی کەردزی شارۆچکەی قۆشتەپەی سەر بە پارێزگای هەولێر هاتۆتە دنیاوە و قۆناغی سەرەتایی لە گوندەکەی خۆی تەواو کردووە و ناوەندی و ئامادەییشی لە شاری هەولێر تەواو کردووە. پاشان چۆتە کۆلێژی یاسا لە زانکۆی بەغدا. ساڵی 1974 کە وتوێژی نێوان سەرکردایەتی شۆڕشی ئەیلول و ڕژێمی بەعس بە بنبەست گەیشت لە خوێندن دابڕا و چووە ڕیزی پێشمەرگە لە شاخ. لە نسکۆی شۆڕشیش لە ساڵی 1975 گەڕایەوە شار و چووەوە هەمان کۆلێژ و درێژەی بە خوێندندا و لە ساڵی 1970دا سەرکەوتوانە یاسایی تەواو کرد و وەک پارێزەرێک نووسینگەی لە شاری هەولێر کردەوە. لە دوای نسکۆی شۆڕش شەهید کاردۆ گەڵاڵی لەگەڵ پۆلێک لە تێکۆشەران لە ناو بزوتنەوەی سۆسیالیستی کوردستان خۆیان ڕێخستەوە و جاڕی شۆڕشیان دایەوە. شەهید کاردۆ چالاکانە کەوتە گەڕ لە پێناوی هەڵسانەوەی دوای نسکۆ، بۆیە دلێرانە کەوتە جموجۆڵی سیاسی و ڕێخستن بە جۆرێک پیاوەکانی ڕژێمی بەعسیان هێنا بۆ لەرزە. شەهید کاردۆ لە دوای نسکۆی شۆڕش و لە کاتی دامەزراندنی بزوتنەوەی سۆسیالیست هاوشانی هەڤاڵەکانی بێئەندازە لە جموجۆڵی سیاسی و چالاکی ڕێکخراوەیی و پەیوەندی نێوان شاخ و شار بوو. هەروەها جگە لە خەباتی سیاسی خاوەنی گەلێک نووسین بووە لە هونەر و وێژەی کوردیدا. لە کۆڕی زانیاری کورددا کاری کردووە. لە ڕۆژی نوێی چواری 1970 لە کاتێکدا لەگەڵ شەهید عەلی هەژار سەرگەرمی ئیشوکاری پارێزەری بوون لەلایەن ئەمن و ئیستیخباراتی ئەو کاتەی ڕژێمی بەعس لە ناو دادگای هەولێر دەڕفێنرێن و بێسەر و شوێن دەکرێن. ئەو بزوتنەوەی ئەو دوو سەرکردەی ئەندامی دەستەی دامەزرێنەری بوون لە ساڵی 1975 لە ئەنجامی زنجیرەیە کۆبوونەوەی بەشێک لە کادر و سەرکردەکان و شۆڕشی ئەیلول سەریاڵدا کە لە دوای هەرەسی 1975 پەنایان بردووە بەر ئێران. یەکەمین کۆبوونەوەی ئەو بزوتنەوەیە لە نیسانی 1975دا لە ڕۆما لە ماڵی عومەر دەبابە بەسرا. بەشداربووانی پێکاتبوون لە تێکۆشەرانی وەک ئیبراهیم ئەحمەد، عەلی هەژار، کاردۆ گەڵاڵی، عەلی عەسکەری، دکتۆر خالید سەعید، جەمال ئاغا، ڕەسوڵ مامەند، مەلا ناسیح، عومەر دەبابە، عەبدوڕەحمان گۆمەشینی، ملازم تاهیری عەلی والیبەگ، سەلیم ئاغۆک و کەمال مەحیەدین.
دوجار لە ساڵی 1970 بووە پێکاتێکی سەرەکی لە دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕۆڵێکی کاریگەری هەبوو لە پێگەیاندنی چەندین کادیر و شۆڕەشگێڕ لە هەڵگیرسانەوەی شۆڕشی نوێی گەلی کورددا.